من ناوم یاسین حسێنە و تەمەنم 54 ساڵە. ڕۆژانە حوتی بەیانی بۆ سەر کارەکەم بەڕێ دەکەوم. نیوەی تەمەنم بەم کارە بەخشیوە کە حەزم لێتی و چێژی لێ دەبینم. ئێستا لە باڵەخانەی ئەیانزەین. ئەم بینایە زەویەکی تەخت بوو کە هاتم کە بەرز بوویەوە و ئەمەی لێ دەرچوو هەستم کرد مناڵێکی خۆمەوە گەورە بووە. لە شیش و بناغەکەیەوە تا دەگاتە نهۆم هەوربڕەکان بە دەست و بازووی ئێمە بنیانرا. ئێمە لێرە خان و شوقە بنیاد نانین، بەڵکو ماڵ و ئارامی دابین دەکەین. ئێمە کرێکارین. لە شاری دایک کرێکار تا خاوەنکار یەک ئامانجیان هەیە. بنیادنانی یەکە و باڵەخانەیەک کە شایانی ئەوە بێت خێزانەکان تیایدا بژین و یادگاری دروست بکەن. ئەوە تا لە بەردەم باڵەخانەی ئەیانزە وەستاوین لەگەڵ بەڕێوەبەری پرۆژە و هاوڕێکانم و ڕۆژی کرێکاران پیرۆز دەکەین. ئەیانزە کۆتا باڵەخانەی تەواوکراوی شاری دایکە. ئێستا دیوار و خشتی بێگیان نییە، بەڵکو شوێنی ژیانی دەیان خێزانە و لە دامێنی گۆیژە و سروشدا باڵای کردووە و دەدرەوشێتەوە.